هاوڵاتیان هەرێمی کوردستان لە ساڵڕۆژی دەستپێکی ڕاپەڕینی بەهاری ساڵ 1992 بۆ چوون و ڕای جیاوازیان هەیە. خەڵک وێ ڕاپەڕێنی کرد بژیت تێگەی ئیساتە ئاوا قوفڵی ئیسا گەشتمان ئاوا زمانی سەردامە خوازین یعنی بە حقیقەت ئێمە قسە زۆرە بیکەین بەڵام داخەکەم وەڵڵی خوا ئاگای لێیە ئەمەنە خەڵک پەشیمانە و ڕاپەڕینەی کردووە ئەمەنە پەشیمانە بەعزێکی بۆ بە کاکە دەوڵەمەند و بەسەر خەڵکۆ بۆ بە لاڤلیاوە ئاخر مۆدی سارە گۆڕێ و خەڵکی وایشەیە زۆر زەحمەتی کێشا و هەتا من خۆمێکیان خانوم بەخوا لاڵبزا بۆیان نەکردووە. هاوڵاتیەک دەڵێت ڕەحمەت لە کفندزی پێشوو ئەو هاوڵاتی ئاماژە بۆ دەدات پاش 31 ساڵ قەیرانەکان زیاتر بوون نەک ئامانجەکانی ڕاپەڕین نات نەدی بەڵکو ژیانی خەڵکی ڕۆژ لە دوای ڕۆژ سەختتر دەبێت. ئەی خەڵی خەڵ ڕاپەڕینەکە ئیشی بۆگەێت ئیش ڕناپەڕێت چی بێگەین خەڵکی بکە فەقینە ئەوە ئەمە هەڵەبجەی هەڵسا چیەکەی وەڵڵا پوشێ نایە وڵا ڕاپەڕیناکە لە بەرەوە خەڵ ژیانی باش بێت بەڵام خەڵ ژیانی ئەوە سەر لە کۆتایەیە ژیانی تیا چۆ بەڕاستی ئەوە حاڵەوە خەڵکی تایە نەموچە هەیە نەشتەیە تێگەی خەڵک ئەوسا نە ئیشەیە خەڵ بۆیە ڕاپەڕیغە ژیانی خۆش بێت بەڵام ئەوسە ژیانی بەرە کۆتایە ڕات ژیان نەوێ و پارە نەوێ و مەعاش نەوێ و ئیتر یعنی بازار نەوێ و ئەوە تخواوەم بازارڕێ هەتا ئێوارە دوکاندارێ بای 5,000 معاملە ناکە. ئینتیفادەکە دروست بوو. بەشداربوویەکی ڕاپەڕینەکە دەڵێت هۆکاری پەشیمانیان لە ڕاپەڕینەکە ئەوەیە دەسەڵاتی کوردی لە خەڵک و میلەتی کورد ناپرسێتەوە. ئەوەی کە تۆ ئەتەوێت تموح بۆ کردووە و خوێنێ بۆ ڕستووە و هیتاب بۆ کێشاوە و ئێستا وای لێ هاتۆ من قۆرە کراوم تۆ لەسەرەوەی من لە دوای دەوام یعنی تۆ هیچیە لە من ناپرسیتەوە پرسیارەکەم ئەوەیە بۆچی نایی بەدەمی منەوە بۆ پرسیار لایەن تۆ ژیانی من ناکە یعنی تۆ ئەبێت تۆ لە کێو بخۆ زانی چۆن کێشەکە لە یەک شتایە یعنی تۆ وەرە پرسیار هەر لە قادی خۆیان کرد لە خوارەوە تا سەرەوە بەرژەوەندی شەبەکەیەک نەبێت تێبگە لە قسەکەم ئەو شەبەکەیش کەی بە چواردە و دیاتی ئیسفادەی لێ ناکە ئیسفادە لەو چینەی منەکات. 31 ساڵ لەمە پێش لە بەهاری ساڵ 1991 یەگەڵوێستی خەڵکی کوردستان دژی ستەم و زۆرداری بەعسیەکان گەیشتە لووتکە و ڕاپەڕینی سەرتاسەری لە شاری ڕانێەوە دەستی پێکرد بەڵام پاش 3 دەیە لە ڕزگاری خەڵکی هەرێمی کوردستان ڕوبەڕووی گورزێک قەیران بووەتەوە بە شێوەیەک کەم نین ئەوانەی پەشیمانی لە ڕاپەڕین دەردەبڕن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.